جارێکی دیکە قوبات تاڵەبانی لەسەر کەیسەکانی توندوتیژی دژی ژنان تووڕەبوون و نیگەرانی خۆی دەربڕی و دەڵێت زۆر تووڕە بووە کە بیستوێتی باوکێک کە تۆمەتبارە بە کوشتنی دوو کچەکەی بە هۆکارێکی لاواز و بەناو نەبوونی بەڵگەی شایستە ئازاد کراوە. دەژڵێت تاکو ئێستاش هەندێک دادوەر خەمساردن لە مامەڵەکردن لەگەڵ کەیسی توندوتیژی دژی ژنان. قوبات تاڵەبانی لە درێژەی قسەکانیدا وتوێتی خواوەکیلە ئەگەر بە تاقی تەنهاش بێت هەر بە دواتانەوە دەبێت و ناهێڵێت بکوژانی ژنان و کچان بە ئازادی بسوڕێنەوە. ئەم قسانەی قوبات تاڵەبانی هاوهەڵوێستی لە ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان دروست کردووە و پشتیوانی خۆیان بۆ قوبات تاڵەبانی دەردەبڕن و داوای لێ دەکەن بەکردداری هەوڵ بۆ کەمکردنەوەی توندوتیژیەکان دژی ژنان بدات. سەبارەت بەوە ئەگەر ڕاست بێ بەڵێ وڵا لەگەڵ یاین بوونا جا ئەگەر بکرێت هەنگاوەکان هەر هەنگاوێک هەڵنێ ئێمەش لە پاڵ هەنگاوەکە هەنگاوێتتر هەڵەنین بۆیان. بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان بە گرنگیەوە لە قسەکانی قوبات تاڵەبانی دەڕوانن و دەڵێن پەیامەکەی ئەوەی بۆ دەرخستن کە ئەوان تەنهانین و پاڵپشتیان هەیە. بەپێی ئامارەکانی 6 مانگی ئەم ساڵی بەڕێوەبەرەتیەکەش 5 ژن کوژراون و 13 ژنیش خۆیان کوشتووە و 6 ژن با سووتان و 5 ژنیش با خۆسووتاندن گیانیان لەدەستداوە و 30 دەست درێژی سێکسیش کراوەتە سەر ژنان. پشتیوانی بەڕێزیان بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەمیشە لە ئاستێکدا بووە کەوای لە ئێمە کردووەکو بەڕێوەبەرەتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هێزی پێداوینەتەوە کە بتوانین باشتر کارەکانمان جێبەجێ بکەین. ئەو پەیامەش جارێکی تر ئەوەی دووبارە کردەوە کە ئێمە تەنیانین. لای ژنان قوبات تاڵەبانی وەک پاڵپشتیکارێکی گەورە دەبینرێت و ناوی دەهێنرێت، ئەوەش دوای ئەوەی کە چەندین هەڵمەت و کەمپەینی دژ بەو کەسانە ئەنجام داوە کە کاری توندوتیژی بەرامبەر بە ژنان دەکەن و سەرپەرشتێری ڕاستەوخۆی ئەو کەیسانش دەکات کە ڕوو دەدەن تا کاتی دەستگیرکردنی کەسانی تۆمەتبار. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.